هاوارەتان باش خۆشەویستانم لە ڕادیۆی گەڕیان لە گەڕیان میدیا لە سۆشیال میدیا هاوڕێکانمان هەوادارانی ڕادیۆی گەڕیان هەوادارانی هونەری میلی ڕەسەن خۆشحاڵم جارێک تر هاتمەوە خزمەتتان لە بەرنمەیەکی جیاوازە لە بەرنمەیەکی هونەریە لەگەڵ خۆشەویستێک بەڕاستی کە پێشتر کارم لەگەڵا کرۆ جارێکتر زۆر ئەو کەسە زۆر سەوداسەری هونەرە هەمیشەی بینم زۆر چالاکە بەجێ لە کوردی جوانەکانیەوە دایبە لە بەرنامە فۆلکلۆریەکانە چ لە ڕۆژهەڵات بێ لێرە بێت لە هەر جێگایەک بێ ئەم هونەرمەندە خۆشەویستە ئامادەبوونی هەبوو بۆ خزمەتکردنی هونەری ڕەسەن ئەویش هونەرمەندی گۆرانیبێژی دەنگخۆش کاکە نووری مەحموودیە خوا بەخێر بێ خۆشحاڵم جارێکتر بە خزمەتە گەیشتمەوە منیش خۆشحاڵ بووم هاتمە خزمەت جەناب و ئەو هاوکار باکستانە و ڕێز و سڵاوم بۆ هەموو بیسەر و بینەرێک کە ئێستا چاولۆ بەرنامەیە زۆر زۆر سپاس دەکەم هاوکات زۆر 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 سپاسی بێپەیانم بۆ مامۆستا سەلیم مامۆستا سەلیمی چۆمەچیە مامۆستا سەلیمی کەمان من هەرڵم سەلیمی کەمان تازە تو چۆن زەزای سازەکە با من بەتەنیا نەبم باویش هەر نازاوی کەمانەکە بێ مامۆستا ئەم مامۆستا سەلیمەش لە هەموو جێگایەک جێگە پەنجەیەک پەنجەمۆرشی لەو شوێنە بەجێشتووە چەندین کەسی فێری مۆسیقا کردووە چەندین کەس شاگرد و خوێندکاریەوە بوون بە خۆی و کەمانەکەیەوە تەنان لە تاراوگەش لێ نەگەڕاوە هونەری کوردی بێ نازوێت کە لە دەروی وڵاتیش بووە لە تورکیا بووە لە ئەڵمانیا بوو لە هەر جێگای بوو بێ لە ڕۆژهەڵات لە پێنجوێن لە هەموو شار و شارۆچکەیەک لە چەمچەماڵ بەڕاستی نەوەیەک ئێستا مۆسیقا ئەزان لەو شوێنانە خوێندکاری مامۆستا سەلیمون بەخێر بێ کاکالان من هیچ تعریفێکی ناکەم بەدە لەوەی بەڕێوەبەری پەیوەندیەکانی ڕادیۆی گەڕیانە هەر کاتێ پێمانوت پێ ئامێری زۆربەوە خۆم ئاسانی عیبە پیاواسی خۆی کا خۆشمەوە تارەکەم پێەیە دوێنە جەلالی و کاکە نابێت دوو بەڕێوەبەر مۆسیقالی وەکمان کاکە ئێمە خزمەتکاری هونەری ڕەسەنی خزمەتکاری هەوادارانی ڕادیۆی گەڕیانین خۆشەویستانە من بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێ دیارە دوای گۆرانیەکان هەر سەرەتا چین لای گۆرانیەک دوای پرسیار لە کاکە نووراکەم دوای گۆرانیەکان ئەگەویستان پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە سێ ژمارەی مۆبایلمان هەیە لە ڕادیۆی گەڕیان 07071 471 5264 و 07071 75 کە واتساپشی لەسرە 050 کە ڤایبەری لەسرە وە سوپاسی بەپیانم بۆ کاکە بورهانی ماندوونەناس کاک بورهانی مسەوەر کاک بورهانی خۆشەویست و هەروەها سوپاسی بەپیانم زۆر بۆ کاکە ڕێبازی دیجێ کامە سێ بەرنامە بە دوای یەکا لێرە بەڕاستی زۆر زۆر ماندووە لەگەڵمانە من چاوی هەردووچیان ماجەکەم کە دیارە ئەو کاربەندە خۆبەخشە ماندوونەناسانە لە پشتی سەرخستنی ئەم ڕادیۆن ئەچینە لای یەکەم گۆرانی دواتر ئەچینە لای دەمەتەقیە لە دەبارەی کاکە نوورە و بەرامەکانی کزای دڵنیا خوا کزای کەبابە کزای دڵنیا خوا کزای کەبابە ڕاحمی خێرن بێ کام بێ وەفابە ڕاحمی خێرن بێ کام بێ وەفابە وەرە نازەنیان یاری وەفادار وەرە نازەنیان یاری وەفادار مەیلی ئەو ساڵە چاکترە تاپەر مەیلی ئەو ساڵە چاکترە تاپەیە
ميلان ميلان جوران جوران ميلان ميلان جوران جوران خواد ليت وجوانان منيش بوتاوران ويد ليت وجوانان منيش بوتاوران وران نازنيان ياري وفادار وران نازنين ياري وفادار ميلي أوصابن شاكترات بار ميلي أوصابن شاكترات بيا اگر بنیادم بخمر بایه اگر بنیادم بخمر بایه اشیا من با تو زیخم کردایه اشیا من با تو زیخم کردایه وران نازنین یاری وفادار وران نازنین یاری وفادار میلی ميلي أوصابن شاكترات بيا هركز منو تو داس كالا قردايان هركز منو تو داس كابا قردان وابزا توافي حاوي امام كردان وابزا توافي حاوي امام كردان وران نازنيان ياري وفادار وران نازنيان ياري وفادار ميلي أوسامن شاكترات بار ميلي أوسامن شاكترات بيا باوی هنگوار با می پروردایا باوی هنگوار با می پروردایا با روش بگانا و با شو هوداردا با روش بگانا و با شو هوداردایا وران نازنیان یاری وفادار وران نازنیان یاری وفادار میلی ميلي أوصابن شاكترات بيان دەم خۆش کاکە نورەجیان دەست خۆش مامۆستاجیان ناڵم چەند مرتاحم لەگەڵ مامۆستا سەلیم و کاگالانە بەڕاستی زۆر زۆر دڵخۆشم کە لەگەڵ خۆشەویستانەیە مامۆستا برهانیش باش کاکە نیازکەریم خۆشەویستی کاکە نیازیانە سڵاوتان لێ بێ کاکە نیازکەریم دەستان خۆش بێ زۆر سپاس سەمیر باسنێت دیارە هەر شتێکی نووسی بەخوا بەتەواوی تێناگەم کاکچالاکی کەلەپور دڵی نردووە کاکە هۆشمەندی خۆمان هۆشمان سەرکەوت دڵی نردووە چاوی ماچەکەم سڵاو بۆ کاک چالاک و کاک هۆشمەند و هەموو ئەزانە کە نامیان ناردن جاوە خۆشەویستان دوێنێ لەگەڵ هاوڕەیەکەم کە زۆر زۆر خۆشەویستە و ئەکادیمیە لە ئەکاونتی خۆی دیارە شتێکی نووسی و تۆزێ لە بەردڵم گران بووڵێ هونەری کوردی هەمووی ینی بە ئەو دیارە لە مەفهومەکەی وا تێگەیشتم کاڵێ هەموو ڕۆژێم گۆرانیانەکە پێشکەشەکرێت هیچ سوودێک ناگەێنێت مەسەن ئەوڵە گەشتی نووسین و ئەکادیمی هەبێ باشترە من ڕێز خۆشەویستیمە من دیارە کۆمنتێکم بۆ نووسی بوو داوام کردبوو چەند نووسین و بە ئەکادیمیکردنی هونەر هەبێ زۆر زۆر گرنگە بەڵام گرنگیدان بەم هونەرە و زیینوکردنەوەی زۆر زۆر لەوە گرنگترە خۆشەویست هاوڕێ براکەم تۆ برامیت و خۆشەویستی من هەز بە مەترسێکی گەوراکەم لەسەر کوردستان هەیە خۆتان هەواڵەکانە خوێندنەوە ڕەنگە ئەگەر
یا ڕەبی ئیشەڵاوانە بێمە دایمە گەشتبین بین ئەگەر خوا نەخواستەوەی کە لە ئەفغانستان ڕوای لێرەش ڕووبا ئێمە هەموو ڕۆژێک خۆشێت نەبووینە هەموو گۆرانی پێشکەشەکەین لە بەیانیەوە مەسەیەم بەرنامەیە ئێمە هەموو میلۆدیانە هەمووی بە ئەرشیفەکەین و بەپەلە ئەرشیفەکەین لەناو سوۆسیال میدیا لەناو چەناڵی یوتیوبە لەناو ئەنتەرنێتە بۆی بمێنێ بۆ داهاتوو چکە هەست بە مەترسێکی گەوراکەین لەسەر کورد لەسەر هونەری کوردی ئەوە چەند ساڵ خۆتان ئاگادان لەو کاتێک کە تاریکپەرستان داعشەکان یانویست هونەر لە ناوبەرن کوردستان لە ناوبەرن ینی بەڕاستی زۆر لە مەترسیە ئەم هونەر هەر لە مەترسیە لە لایەکی ترەوە لەبەرەوەی حکومت خۆی بایەق بە هونەر هەر نایە پرسی هونەری هەر بە وەلاوەنەوە بە هیچ شێوەیەک ئەوەی کە باچی نەبێ ئەوەی کە منەتی پێی نەبێ هونەرە جا ئێمە بۆیە بەپەلا کەوتونێتە خۆمان و شەو ڕۆژ لێرە کە پێشتر ئێمە چالاکیمان کردو کۆمەڵی هونەری میلی بە خۆبەخش بە درێژایی 20 ساڵ ئەرشیفێکی زۆرمان تۆما کردووە چەندین ساڵم پیاوە بەڕێزت 3-4 ساڵم پێشاتوە لەگەڵ ئێمە هاوکار بووە هەرچی هونەرمەندی ڕۆژهەڵات و ڕۆژاوە و باشوور و شارەکان و ناوچەکان و هەورمان و هەموویمان هێناوە بە ئەرشیفمان کردووە بۆی بمێنێم بەنۆرەی خۆم دەستخۆشی لە یەکەم بێتعرف فەڵێمان سەرجەزا چوون لە ڕۆژهەڵاتیش ئەو شتانەیە بینن دووپاتکردنەوەی ئەو گۆرانیە بە نەزەرم خزمەتە هەر ئێستا وای لاتوە و جیلاتون گوێ لە قەینا موسیقای وڵاتانی دیکە با دانەبڕن لەو شتە با دانەبڕن لەو گەنجینە نابەی گۆرانی کوردی کە خۆمان هەمانە من حەزەکەم هەر من کاتێک کە گۆرانیک دووپاتە کرێتەوە بە مەرجە گۆرانەکە نەشێنرێت لەبەر چییە؟ ئەو سەردەمە هەندێک گۆرانی ڕیکۆرد کراوە بە ئامێری کوالیتی زۆر نزم کە دەنگەکە زۆر ناخۆش تیا دەرچووە تەجلیلکردنەکە زۆر ناخۆشە تۆمارکردنەکە ترێبڵە لە مێشکەیە مۆسیقاکەی و کاتە مەسە ماملێ بەو هەموو گەورەی و عەزەمەتی خۆیەوە حەسەن زیرەک لەم سلێمانیە مۆسیقایان بۆ لێەوە ئەکوردەنەکە ڕوعیتیانە ئەو رەسیلە خەبران ئەڵێ ئەکوردەنەکە ڕوعیتیانێ بەڵام حەسەنی نەمر نەشاز ناکە هەرچێتەوە سەر میلۆدەکەی خۆی بەبێ نەشاز بکە ئەو هەر بە بێ ڕبعالەیە مامۆستا لێم تێگات جانە چەند قورسە کە ماملێ هەردوو ژەنیارەکەی بە ڕەحمەت بنەوانیش کە هەر زۆر گرنگ بوون بە هونەری کوردی ئیسلام و ئامەمەد بۆ هەردووچیان تورک بوون بەڵام یعنی ئەو سەردەمە ئێستا گەریچێک ئەم گۆرانیان ئاڵێتەوە ئەبێ بەهۆی پەڕینەوە بۆ ناو گەنجان مەسەن لەوانە بەدەنگی کاگە نورەش حەزی لێ بکە بەدەنگی یەکێکە لە ماملێ چێ حەزی لێ بکە بەدەنگی عەبدولی ماملێ حەزی لێ بکە ئەمە جارێکی تر خۆشەویستی خەڵک ڕاکێشتەوە بۆ هونەری میلی بۆی دوای ئەو هونەرە سەقەتە نەکەوێکە هونەرەکە بشێنن کاکەوەش مەستەرکە دەڵە سڵاو ڕێزم خۆشەویستی مێ بۆ کاکە نورەدین و ئەو سافەماندونە ناسا چالاکی کەلەپور لە سڵاوتان لێ بێ زۆر سواز کاکە چالاک دەستان خۆش بێت کاک ئەحمەد عومەر ئەحمەد خۆشناوەتی سڵاو ڕێزی خۆشەویستی نردووە کاک ئەحمەد جالێرەوە تا هەولێر کاک ئەحمەد خۆشناوەتیمان بیر نەچێ هیچ بەرنمەیەکمان بەبێ ماندووبوونی ئەحمەد خۆشناوەتی بەڕێوە ناچێ بەڕاستی لە هەمومان ماندووترە جاری وایڵێم جەزا و شتێک بڵێم و کاک چالاکیشە لە هەولێر زەنگەدا بەرپرسی تەلەڤیزیۆنی فۆلکلۆرە یەک دنیا خۆشەویستیم بۆ کاکە چالاک ئەوانیش بەڕاستی 20 ڕۆژە من لە زۆر هەر زۆر ماندوونەوانیش بەخوا من باش بکە پێدوتم بۆی سڵاو ڕێزم بنێرم بۆ کاک چالاک بۆ تەلەڤیزیۆنی فۆلکلۆر زۆر ڕێزم هەیە بۆیان هیوای سەرکەوتنی زیاتریان بۆ خوازم یاخوا سەرکەوتو بناش خزمەتێکی زۆرەکەن زۆر ڕێزی لە من گرتووە ماڵی ئەوەدانە سۆران سولێمانی لە کاک زاجیان خۆی گەورە لە میلەتی کورد نەسێنێ بە قوربانی کاکە سۆران بەم سپاس کاکە باران ببوورە باران سولێمانیە زۆر سپاس دەکەم زۆر باران ئەگەر برای من یەکە خۆشکی منی نازان معلوم نیە لە من وێنەکە زۆر بەڕێزی زۆر سپاس دەکەم شۆخان شاتۆ لە سڵاوتان لێ بە دەستان خۆش بێ زۆر سپاس کارزان فاروق هەمووی خەتای کاگالانی تەپڵانێ ئەو کارزانی خۆمانەوە لە ئەڵمانیەوە شای کارەژیان ماچەکەم زۆر ڕێزمانەیە بۆتان خۆشەویستم با بچینە لە گۆرەی تر کاکە چالاجیان لە سوپاسانەکەم سوپاسی تۆکەین ڕۆحەکەم چینە لە گۆرەی تر کاکە نورێژیان ئەم بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکری ئازدانم هەر پرسیارێکتانە بۆ توانن لە ڕێگەی ژمارە مۆبایلەکانی ڕادیۆ بگێنن ڕاستەوخۆ جواب وەڵامتانینەوە کەمێن
قديمي وببيقانا يا أمشوا بارغا ولا سرشاني يا أمشوا بارغا ولا سرشاني عيش حالك يا خوي جمنازاني يا عيش حالك يا خوي جمنازاني يا باخم لدلما ببي بخار ما يا باخم لدلما ببي بخار ما يا تو بو دردي يا نبوي بدار ما يا تو بو دردي يا نبوي بدار ما يا دوشان بلاویا شنگر یا که یا دوشان بلاویا هاودرا اوشنا بیدلو کاویا هاودرا اوشنا بیدلو کاویا توزلو خامم دابدم باویا توزلو خامم دابدم باویا خمو پجارا مگر تو برامی یا خمو پجارا مگر تو برامی یا هر کنا آچی یا رفیق رامی یا هر کنا آچی یا رفیق رامی یا کس گریم کس نگریا بویم بازور کس گریم کس نگریا بویم سنیا و خمباریم بیزارم لخویم سنیا و خمباریم بیزارم لخویم خمکانی جم هموی خیالیم خمکانی جم هموی خیالیم خوشان زانیم خیال بطالیا خوشان زانیم خیال بطالیا هیچی وایکیم بجیان نماوایا هیچی وایکیم بجیان نماوایا هاکل جیانایا وتم مالاوایا هاکل جیانایا وتم مالاوایا شوان نالنا روز بفكرة ويا شوان نالنا روز بفكرة ويا دلم وقدر ويا شهاب ذكرى ويا دلم وقدر ويا شهاب ذكرى ويا هيك والك بلا منايا هيك والك بلا منايا أروق نبير يا نما بموايا أروق نبير يا نما بموايا خوز قم بجاران هوال فرسن مويا خوز قم بجاران هوال فرسن مويا بلاي
خۆش کاکە نورەجیان دەست خۆش کاگە لە جان مامۆستا سەلیمجیان دەستی خۆش بێ سپاس بۆ کاکە جەبار مەحموود سپاس بۆ کاکە فەرهاد ئەحمەد سڵاو کاک زەزاماندوو نەبن ڕێزمانێ بۆ میوانەکانتان کاک چالاکی کەرەپۆرۆ سپاسانەکەم سپاس بۆ تۆ شۆخان شاتوو سڵاوتان لێ بێ دەست خۆش زۆر زۆر سپاس بۆ خۆشەویستانە ئازانم من بەرنامەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ پێشکەشەکرێ هەندێک ڕۆژ کا میوانانەی ئەو دیو سنوورەکانەوە بێن یا لە شارە دوورەکانەوە چەندین بەرنامەی تایبەت ساز دەکەین چکە ئێمەمانە بە دەرفەتێکی زێڕی نێزانین بۆ بە ئەرشیبکردنی ئەم هونەرە جوانە ئەم گۆرانە جوانانە بۆی کە ئێمە بتوانین خزمەتی نەتەوەکەمانی پێ بکەین خۆشەویستانم بەرنامەی هونەرستان وەکو کاتەکانی خۆی ڕۆژانی چوارشەمان پێشکەشەکرێ بەڵام لە ئەم حاڵەتانەیە جۆمان نەیەوەتی هەموو کاتی خزمەتکاری بیسەران و بینەران و هونەرمەندانین بە هەموو شێوەیەک لە خزمەتان نابین بۆ پێشکەشکردنی بەرنمەکانمان ناومە ناو بەرنامەی تایبەت ئەم جۆرە بەرنامانە من بەڕاستی لەودی لەگەڵ مامۆستا سەلیمە دەردەدڵێکمان باس کردتم زۆر جار هونەرمەندان خۆمان تروسکایی خۆشی لە دڵمانە نییە یعنی وەک وایە ئەم دنیاە بەسەر خۆمانە ڕووخا بێ بەڵام ئەمانێت دڵی خەڵک خۆش بکەین ئێمە نامانێ ئەو پەڕێتەوە بۆ ئێوە لێتان ناشەرمەوە شەوی ڕابردوو ئەوانی کە متابعی سۆشیال میدیا کە من لە ئەکاونتی تایبەتی خۆم خەمێکی گەورە لە ناکاو خۆی کرد بە ناو مۆبایلەکەمە لە ڕێگەی ماسنجەرەوە کچێکی جوان کە ناوی لێزانە هەردوو چاوی نابینایە تەمەنی 7 ساڵانە ڕاستی یعنی وەخت واگرم تێبەر ببێ کە ڤیددیوەکی وەنات بم وتوی مامە جەزاجیانە من بچمە قوتابخانە دیارە لە شاری کاگوم نیشتەجێە ئەو نابینایە ئەو کچە جوانە لەوێش هیچ قوتابخانەیەک نی بە خاوەن پێداسی تایبەت تەنها و تەنها قوتابخانەیەکیش بە پارەیە باوکی ئەم کەسەش بەڕاستی امکانەتی نییە کەسێکی دەدار و ئەوەیە لە تاوە من ناچار بووم لە کاوتی خۆم بڵاوم کردەوە ویستم سوپاسی ئەو سەرمایهدارە خۆشەویستە بکەم هەردوای سەعاتێک کە تەبەنی تێچووی خوێندی و مناڵی گرتە ئەستوی خۆی تەلەفۆنی بۆ باوکی مناڵەکە کرد و مناڵەکان ڕۆنامەی تری بۆ نردمەوەتی مامە جەزاجیان سوپاس مەکتەب وەرگیرم بەخوا بازم لە دنیای ئەمڕۆ گەورەترین تاجی ڕێزێنە کراوەت سەرم ئەگەر ئەوە نەبووە ئەمڕۆ نەمەتوانی کۆرە من ئەم شەو هەر تێرگریاومە لێت ناشارمەوە تێرگریام ئەم شەو تێر بەڵام دوجار تروسکاییەک لەلایەن ئەو سەرمایهدارەوە ڕەنگە خۆی حەز نەکە ناوی بێنم ئەگەر لە بەرنامەی داهاتووە پێی خۆش بێ ناوی هێنم چکە من زۆر مەمنونی زۆر کە ئەو مناڵی دڵخۆش کرد ئەو مناڵە ئەوە ئێستا لەسەر شاشەکەی کە بینی لێزانجیان بە قوربانە بم ئەو تەمان ناوی هونەر بۆ لێزانجیانەوە چاوانە ماچەکەم زۆر خۆشحاڵم کە تۆ ئەمڕۆ لە قوتابخانە وەرگیریای سپاس بۆ خۆی گەورە سپاس بۆ خۆیە لێزانی جوان ئیشەڵڵا ئەم جارە بە یەکتری بگەینەوە جارێکتر ئەحمەد سەنگایی گۆرانی خۆشەکانت پێشکەش دەکاتەوە و ئێمە هەمومان خزمەکاری خاوەن پێداویستی تایبەتین بە تایبەتی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت زۆر دڵ بخۆشم کاکە نورەجیان ئەمڕۆ نەمەتوانی من شێوێگاخر من زۆر جار خەڵک پێمەنەڵێ لەبری ئەوەی کە بزانێ ئێمە چەند ماندووین جەستەییەن و ڕۆحیەن و معنەویین چەند هیلاچین بەدەست خەم و خەفەتەکانی خەڵکەوە پێی وایە ئێمە برادێک هەر ڕاشکان بێتون دیارە باش شێوە کێشە تەنی مادە خەریکی تەپڵ و مۆسیقالیانەتم بە قوربانی چاوم وەڵڵاهی کێشەمان زۆرە ئێمە بۆیە هەستین بەو مەهامە ئێمە لە کاتێکە ڕادیۆگەڕانمان دروست کرد کە تروسکایی خۆشی نەما بوو خەڵک هەمووی بەتەمای مردن بوو بە خەڵکیانەوە کەس نامێنێ بەوەنی کۆرۆناوە لە مانگی دوی ساڵی 2020 تا ئەو کاتێک کە خەدەغەی هاتوچۆ بوو تروسکایی هیوانەمە بوو لە هەموو ژیانان جا بە تایبەتی لە کوردستانەوە بە تایبەتری سلێمانی کە چەقی هەموو ناخۆشی و ململانیەکانە بەڵام بە هەموو شێوەیەک ئێمە شتێکی تر گرنگە بۆی کە ژیانمان بگۆڕین بۆی بەش ژیانی خەڵک خۆشتر بێ داوا لە خەڵکی خۆشەویست دەکەم هەر هەمووی تکا ئەەکەم دەنگەیە بە هەچ کەسێ بە هەز لایەنە گرنگ نییە گرنگەوە بچێت کارتەکەی بێنێتەوە دەنگ بات ئەم جارێن ئێمە بەرامبەری حکوومەتێکە کە حکوومەتی عێراقی و داگیرکەرێکە کە ناوی عەرەبە و کە چەند ساڵە خوێنمانەمژن و کە چەند ساڵە ئێستاش بودجە و نەوت و داهات و تەنانەت هەواشمان لێوە بێت کاکە تکاتان یەکەم ئەو دەنگانی تۆ ڕێژەکە ئەگۆڕێت بودجەت لێوە بووە دەگەر تۆ دەنگی کەم بێنین هیچ ناتوانانی شەڕە لەگە بەغایە بکەین تکاتان لێ یەکەم دڵسۆز بن بەرامبەری کوردستان هیچی تر ناڵم زۆر شەیدیراوە لەو پێناوەیە ئەمە زمینێکی با تێک نەچێ ئێستا بەس نیوە هەیە لێرە کاکە نورێت تێرە و هونەرمەندانی ڕۆژهەڵاتێت و هونەرمەندانیان ئەزمونێکی لێرە ناوی هەرێمی کوردستانە یەک دنیا تێبینیمان لەسەری هەیە یەک دنیا نوقسانی هەیە یەک دنیا گەندەڵی هەبوو یەک دنیا پاشاگەردانی هەیە بەڵام
هەر بوونی لە نەبوونی باشترە. ئەگەر ئێمە تووشی کێشە بین لەگە بەغایە و لەم ئەزمونەیە سەر نەکەوین بەڕاستی هەمومان زەرەرەکەین. هیوادارم هەمومان دڵسۆز بین بەرامبەری خاک وڵاتەکەمان. خۆشەویستانم کاکە نورەجان من کاتی بەنامەکەم زۆر بەس وەڵی دڵم زۆر پڕە زۆر شت هەیە. یەکەم ڕوونکردنەوەی پێمان ئەڵێنیەوە هەر دایمە خەریکی گۆرانی ئەوە نازانێمە وەڵی لە بەدڵخۆشی ئەوان خەریکی. من هەمیشە دایمەتمە ئەوەی کەوا خۆشی بەخشە و خەندە بەخشە خۆی تروسکایی خۆشی و خەندەی وەکو حەسەن زیرەک بە مەقامەوە لەسەر جێگای ئەڵێ یەک زەوی دەست نەکەوتۆ تێب حەسێتەوە. ئەحمەد شەماڵ بۆ پەڕێکە ساسیەوەڵێ ئەڵێ بستی زەویم دەست ناکەوێت تێ حەسێمەوە بەقەت لە پەدەستێ یان بەقەت کراسیانی ئەمەنە زەویتیانە بۆ لەم دنیاە تێبجوای پەیکەریان بۆ کردووە لە باخچەیەکە 200 مەترە ئەو خۆی لە ژیانە بوو کونجێک نەبوو تێ لەسەر ئەمانە زۆر کەس لە من لە بازار بینێ ماوە ساڵێ گۆرانی تازە فلان دی ناڵێ مالان کارشناسێکم بەشی کشت و کاڵم ناڵێ ژیان شۆنە ئەو دەیەوێ بە ڕۆژ من هەمە بەس کەس سپۆنسەرێنێ من هەموو ببەمە ستیدیۆ خۆجیش وەسی ڕۆژهەڵاتە زانی کەسی نییە کە هەر ڕۆژیش داوای شتی تازە لێگەن هەر ڕۆژ دی ناڵێن ئەرێ و ژیانی نییە ئەو خەرجی نییە منش حەزەکەم هەر ڕۆژ دەدانە ئالان دەکارم حازر بەس چۆن زەبتی بکەین بەچی زەبتی بکەین ئەو معناتە زۆر زۆرە کاکە نورەجان پەیوەندیەکمان لەگەڵە لە هەولێری پایتەختەوە کاک ئەحمەد خۆشناوەتی کاک ئەحمەدجان کاک ئەحمەدی ماندوو نەناس و ماندووش وڵات زۆر ماندوو پێمانەوە کاک ئەحمەدجان سڵاو ڕێز بۆ تۆ جانەکەم یاوارە باش کاک ئەحمەدجان ڕێز و خۆشەویستیمانێ بۆ تۆ جانەکەم قوربانی تۆ ماوە جان سڵاو ڕێزم بۆ تۆ خۆشەویست بۆ میوانە بە ڕێزەکانتان یەخوا سەرکەوتبی لە ساغ بێت زۆر سپاس کاک ئەحمەدی برام جانەکەم ئیمڕۆژ بەرنامە لە ناکاوتە و بەیانە بەڵێ ئەروەڵا بەنامەی لە ناکەویش ڕووی ئەمڕۆ کاک ئەحمەدجان من ناڵێم ئەم شتانە بە دەرفەتێکی زێڕی نەزانم من بەڕاستی نامەوێت لە چیسم بچێ مام ئەحمەدجان وەڵا سوتفە بەیانی تەلەفۆن بۆ کاک ڕێباز کرد گوتی بەرنامەمان هەیە گوتم دەزانم کاتژمێر چوارە گوتی نەوەڵا ئێستا بەرنامە داخل بۆ کە سەیرم کرد سینەوە ڕیشتە بوو وەڵی کاک ئەحمەدجان من ئەم گەوهەرانەم نامەوێت لە چیز بچێ ئەمانەیە هەموو ڕیکۆرد ببێ ئەبێ بە ئەرشیفێکی نەتەوەیی بۆ هونەری کوردی بە قوربانم یاخواڵە سەرکەوتی ئینشاءالله زۆر زۆر سپاس دەکەم کاک ئەحمەدجان تایبەتیشەوە لە بەقاتی کاک ڕێباز بۆمان فەتاحی یاردی زۆر زۆر سپاس زۆر زۆر سپاس هیچ تێبینەکە نیە کاک ئەحمەدجان شتێک دەستان خۆش بێ و هەم پاک لە چەند ساڵە زۆر زۆر باش کاک ئەحمەدجان من لە بەناوی تۆشەوە بەناوی خۆشمەوە داوای لێبوردن لە بینەران و بیسەرانمانەکەین لە ئێستا ئێجیەکەمان وەستاوە تەلەڤیزۆنەکە لەبەرەوەی پێشتروانە بۆ داوای اشتراکێکی زۆرمان لێکەن وێمەش لە قەیرانێکی دارایی ناتوانانی و پارێ بین بەڕام ئیشەڵا بە جوودی هەموو لایەک بەشم لە داهاتوە بتوانین تیڤەکەش بخەینەوە ئیشیانەکە مەسەلای لە ئێستادا وەستاوە چونکە ئەو کۆمپانیایکە پەخشەکەێکە داوای مەبلەغێکی زۆر دەکات ئەو پارێژ لێسادا بە خۆتان هەموو دەزانن کە فۆریان خۆبەتی دەڕات جا ئەگەر هیمەتێک هەبێ لەلایەن سەرمایەداران لەلایەنە هەموو کاندیدە وەنە بێ هەموو کاندیداڵ ئێمە گەبڕێنە بەغا هەموو جادەکانەکەین باڵتون و بازی شەمەنەفەرێنین بە عاسمانە بڕە بە قاتی دووەمە و نازانم ئەمە و دروشمە بریقیارە ئەدە فەرموو دەستێکتان بەم کەناڵەوە بێ کە خزمەتی کلتور و هونەری نەتەوەکەکەین کەسێک نەبووە تا ئێستا سپۆنسەرێکمان بکە بە هیچ شێوەیەک بەخواوە هەمووی نازەمەکە کاتە بێ قسەیەک جێرمەوە بەمەونەتی زۆر گوترا ئاوازوی لێمەوە گوتی کاندیدێک بە گوندێک شتان بۆ دەکەم گوبیان وڵای دوو داواکاریمان هەیە گوربیان چیە گوتوی داواکاری یەکەم ڕێگاکەمان زۆر ناخۆشە گەر کتاب بکرێت زۆر زۆر باشە نابوو تەلەفۆنی کردبوو بە حساب گوتوی هەر لە ترین کاتە ئەوی شەکەنەوە گوندە دارەکەیان بۆ قسا بکەن گوتوی داواکاریمان گوتوی وەڵی لێرە لە گوندەکەمان شەبەکەی مۆبایلمان نییە پەیوەندێک ناتوانین بکەین یعنی هەر داواکاریەکە دوی لەرەوە ڕاست بوو کاش پەرلەمانتا چۆنێنی کردبوو کاچی کاندید چۆن تەلەفۆنی کردبوو ئەبێ دیارە تەلەفۆنی نەکردو هەر وەکو بەڵێنەکە شەرباق بەداخەوە کاک ئەحمەدجان یەخوا خی گەورە باش بێنی زۆر سپاس بۆ کاک ئەحمەدی خۆشەویست چاو ماچەکەم پەیوەندیەکترمان لەگەڵایە کاکە هۆشمەند سەرکەوت بێ ڕەنگە هاوڕێی خۆشەویستی من و کاکە نورە و هەمومان کاکە هۆشمەندجان سڵاو لێ بێت زۆر زۆر سپاس کاکە هۆشمەندجان چاو ماچەکەی خۆش
تاتان ماسە ڕێز سڵاوان بۆ کاگادارە بۆ مامۆستا کەمانە و کاگزا شانی جەنابی خێ ماسەکەم بۆ کاگە نورە دینش زۆر زۆر سپاس کاکە ئۆشمەنجیان تۆ بەڕێز و خۆشەویستی هەمومانی کاکە ئۆشم تاوەگانە ماسەکەم من و کاگانە سنە کێشەشمانەی بەزە کاگانە خۆشەوی سەلای من بەڵای ئالان کێشەی لەگەڵ نیوەی کوردایە لەگە منیشە ئەوە من نابم باجرا لە نوکتە بژێرمەوە باز هەموو جارە یەک شت خۆش دەزانێ لە چی بەم نەڵێ زۆر لە بەیانی خۆمە کوژمەم کە خۆ خۆش تەلەفۆنێکم بۆ بکە دوای خۆ کوشتنەکە کاگانە خۆشەویستی هەمومانە چاو ماجەکەم ئۆشمەنجیان لە خۆشی لە بەرنامەکەتان یەکەم و خۆشەویستن زۆر بەڕێزی کاک ئۆشمەنجیان سوپاس بۆ پەیوەندیەکەت شۆخان شاتووە لە بەڕاستی باشترین بەنامەیە بۆ ئەوەی ئەو گۆرانی و ئاوازانەوە خۆی بێنێتەوە بەلای منەوە چەند گۆڕانکاری بکرێت لە گۆرانەکانە هەر ناگاتام ئاوازە جوانانی کە لەیەم هونەر دۆستانە هەیە هەمیشە سەرکەوتوو بن بۆ هونەری میلی زۆر زۆر سپاس خات و شۆخانجیان سپاس دەکەم نەریمان حەمە ساڵە عەڵە سڵاو لە کاکزا و کاکە ئالان و میوانە بەڕێزەکان کاکە نەریمانی ماملەیە کاکە نەریمانی دەنخۆش ئەوش هونەرمەندێکی زۆر خۆشەویست با بچین لای گۆرانی تر تۆزێ خەمێ بەبا بکەین لەگە گۆرانیەکە ئەروێ باڵە بەرسە باشە جاری جارانه کوانه یا میلکی ولا
هەجیجەیە خرارم چونم ئەنیا من بێتۆ وەی خرارم چونم خەڵخاز خەدیجە جوان خاز خەدیجە خەڵخاز خەدیجە جوان خاز خەدیجە من کۆڵم هەناریگە باخەکان هەجیجە من کۆڵم هەناریگە باخەکان هەجیجەیە کوردەواری واڵەڵە بەخێر بێنەوە دەستان خۆش بێ دەست خۆش مامۆستا سەلیم دەست خۆش کاکە ئالانجیان خۆشەویستانم ئەم بەرنامەی ڕاستەخۆ لە ڕادیۆی گەڕیان پێشکەش دەکرێ ڕۆژانە 24 کاتژمێر دەتوانن لەسەر فریکوێنسی 94.1 لە FM لە سلێمانی و دەوروبەری گوێبیستی ڕادیۆی گەڕیان بن 24 کاتژمێر پەخشمان هەیە هاوکات لە ئەپی مۆبایلی ئەندروۆیدا ئەتوانن بنووسن گەڕیان میدیا ئەتوانن گوێبیستمان بن لە هەر شوێنێکی دنیا بن واتە لە سلێمانیش دەمن لە هەر شوێنێکی ئەم دنیای بێت و ئەتەرنێت هەبێ مۆبایلی ئەندروۆید دەبێت ئەتوانی لە ئەپی مۆبایلە گوێبیستی ڕادیۆگەڕیان بن کاکە ئیدریسی بێدارانی شەو هاوڕێ هەمیشەیی بەرنامەکەمان و ئەندام و کارمەندی خۆبەخشی ڕادیۆی گەڕیان دەستخۆشی نادۆ زۆر سپاس یەکەم کاکچاراش کەلەپور وەرنە سەر کۆمپانیا ئایستار بە خۆڕایی پەخشتان بۆ دەکات وەڵایی سپاس دەکەم مام چالاجیان هەوڵین ئینشەڵا ئەوش بکەین ڕۆحەکەم بۆ کەناڵەکەتان زۆر سپاس سەدرا ڕەزایی ئەڵستەڵ بە کاکە نورە عزیز لە شارە جوانەکەی ڕەوانسەر و هاوشاری خۆم زۆر سپاس بەڕێزی زۆر زۆر سپاس گیانەکەم ئێمەش ڕێزمانەیە بۆ هەلێرەوە تا ڕەوانسەری خۆشەویست و هەموو بستێک و هەموو خاچێکی کوردستانی خۆشەویست چاوتان ماجەکەم کاکە نورەجان تۆ ئەدبینم زۆر جار لە بەرنمەکانە زۆرم پێخۆشە لە بەرنمەکانی نا بە پێچوانە زۆر خۆشحاڵم وەکو ئەوانە هەرس چە بەرنمەکانە خۆشە دۆزەم هەندێک جار بینیم و بەرنامەش پێشکەش بکەیت وەڵام دۆڕی بێژەرین بینیوە دۆڕی پێشکەشکارم بینیوە وڵا بمزانیان ڕۆ من لەو دیدانیشتمە بۆ خۆشی پێشکەشکار بوویتە زۆرم پێخۆشم ئەم بەیانە بەرنمەیە گوارڕێکەوت من لەو دی و پێشکەشکار بووم مۆنتێریش بووم بەڵام نەتوانی ژەنیار بمانی عەزب بکەم لەگەڵ برادرانە من زۆر زۆر خۆشحاڵم هیوادارم دایما ئەو ببینم بۆ خزمەتی هونەری کوردی ئەو خۆی لە خۆیان خزمەتە خۆشەویستانم بۆ کەسا خۆشەویستانی ئەیانوێ یا قوارە سیاسیانەی ڕێکلام بکەن لە ڕادیۆی گەڕیان نەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 1970 155 95 بۆ ڕێکلامکردن نەتوانین پەیوەندی بکەن بێرەوە هەندێک خۆشەویست پێیان سێ بۆ لێرەوە لەم کەناڵەوە گویان لە بانگەواز یا ڕێکلامی قوارێکی سیاسی بووە هیوادارم ئەوە تێبگەنم ڕادیۆی ئاهلی سربەخۆیە حیزبی نیە سەر بە هیچ کەس ویلایەنێک نییە و درگاشی کراوەیە بۆ ڕێکلام هەست قوارێ بێ هەست حیزبێک بێ هەست لایەنێ بێ هەست کەسێکی سربەخۆ بێتوانە بێت لێرە ڕێکلامەکانی پێشکەش بکە ئێمە پێویستمان وەکو باسمان کرد بە سەرچاوی دارایی هەیە هیچ نەبێ لە ئێستا تەلەڤیزیۆنەکەمان ڕاگیرەوە لەبەرەوەی ناتوانین ئیشتراکەی تازە بکەینەوە ئێمە ڕێکلام کاکەین بۆ نییە گیرفانی پێپڕ بکەین هەموو کارمەندەکان خۆبەخشە سپاس بەخوا هەموو پێشکەشکارەکان خۆبەخشن
هەر هەمویان لەبەرەوە ئێمە پێویستمان بۆ هەیە ئەگەر کاک ڕێباز دیارە ئەیە بچینە لای ناوبڕێکی زۆر کورد ناوبڕێکی زۆر کورد ئەگەڕێنەوە خزمەتان ئێستا پاشکەمێکی تر. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەبین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندیە ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس. زیاتر لە مەش هەبوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، دروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. بەدەست خاوی ژیان تەوانەڵێنیت؟ ئینتەرنێتی ئایکی ئۆنلاین تاکە کۆمپانیا لە عێراقدا کە توانێت بە سیستمی فایبەر ئۆپتیک خێرەترین و بەرزترین کوالیتیەڵی ئینتەرنێت بگەینێتە شوێنە گشتیەکان و ماڵەکانتان. ئایکی ئۆنلاین ژیانت خێراتر بکە. كوياراي كويار خاص كويار يا كوياراي كويار خاص كويار يا برزاي شاخيا كورف داريك يا برزاي شاخيا كورف داريك يا والنوشام داشني پنجم دابا گویا والنوشام داشني پنجم دابا
شوقرم شاخية ناقايم باديا شوقرم شاخية ناقايم باديا يا الكبيريك يا ويار خاسيا وياريك يا الكبيريك يا ويار خاسيا وياريك يا برزاي شاخيا كمرفتاريك يا برزاي شاخيا كمرفتاريك يا هيدا داي بيدا تاكينا كام دايا هيدا داي بيدا تاكينا كام دايا قور فيروش بوم ما ينبوم بمسايا قور فيروش بوم ما ينبوم بمسايا كويا رايك يا ويار أردلاني يا كويا رايك يا ويار أردلاني يا سوزي قلب ماريك مكر ياماني يا سوزي شيلو ميت مكر ياماني يا وانا وشام داشني مالو بمالو وانا وشام داشني مالو بمالو خلقي بيشاد بوان امني جران جمرو خلقي بيشاد بوان امني جران جمرو كويا رايك يا ويار خاسك وياريك يا كويا رايك يا ويار خاسك وياريك يا برزاي شاخيا كمرفتاريك يا برزاي شاخيا كمرفتاريك يا هيدا داي بيدان كي وهابو قايا هيدا داي بيدان كي وهابو قايا كي حكيم بولاوي درد دار شو قايا كي حكيم بولاوي درد دار شو قايا كويا رايك يا ويار أردلاني يا كويا رايك يا ويار أردلاني يا سوزي قلب ماريك مكر ياماني يا سوزي قلب
دەم خۆش دەست خۆش کاکە ئالان گیان دەست خۆش مامۆستا سەلیم کاکە نورە گیان ئەگەر توانی ئەگەر گۆرانیت هەیە بۆ شارە جوانەکەی ڕەوانسەر پێشکەشی بکە سپاسانەکەم ماوەی 3 مانگە دوورم لەو شارە خۆشەویستە کاکە سەدراڵێ مامۆسا بە کاک سەدرای ڕزایی ڕێز و سلاامی بۆی یەکدانە گۆرانیم حاضر کردوە لەگەڵ مامۆستا بۆ ڕوانسەر چاوەڕێن کە بڕۆینە یەکی لە میدیاکانە دووسێ کارترە ئینشەڵا لەو ڕێگا حاضر بێت و تەکمیل بوو ئینشەڵا پێشکەشیان کاکە فەرێدون عەلی ئەسڵاوی نادووە زۆر سپاس یەکەم زۆر خۆشحاڵ بەم ئێوارەیە بەرنامێکی جوانمان پێشکەش کرد لەگە گروپێکی زۆر جوان ئەم خۆشەویستانە ئێمە دوایین دیاری بەرنامانەوە بزانم گۆرانەکەی حەسەنی دەرزیە بەڵام پێشەوە من لای خۆمەوە مێ بزانم جەنابەت لەبارەی ڕادیۆی گەڕیانەوە هیچێت بیست بوو پێشەوی بۆ لای ئێمە چیت هەیە بۆ ڕادیۆی گەڕیان چیت هەیە بۆ کارمەندەکانمان چ ڕەخنە و پێشنیارێک هەیە چی بکەین باشە ئەگەر ڕەخنەت هەیە پێمان بڵێ ئەگەر پێشنیارێت هەیە پێمان دەستخۆشی تاک بە تاکتانەکەم هەموو ئەندامانی ئەو ڕادیۆ گەڕیانەکە من کارەکانتان نەبینم دی ناونێرم کاکەلان خۆت کرد دۆستێکی دێرینی کاک برانەوە دۆستێکی دێرینا ئەو خۆشەویستە لە کاکە ڕێبازگیانی هەڵگر و هەموو ئەو پێشکەشکارانە لێران هەموو ئەندامانی ڕادیۆ من دەستی تاک بە تاکتان ماچەکەم سلااو ڕێزی خۆم لە کرماشان و لە هەورامان پێشکەش بە ئێوە بە لاینگرەکانتان بەو ئەزیزانە کە گوێگر و بینەری ئەو بەرنامێن و زۆر سپاسانەکەم کاوا خزمەت بە گەل و بە مۆسیقا و بە هوەری کوردێک هیوادارم زاڵ بووبین بەسەر و قەیرانانەی کە بەرەکمانەگرێ ئەو هەموو ئاستەنگەی بۆمان دروستەکرێ ئەو هەموو نەهامەتی بەسەر ڕادیۆی قەیریان و بەسەر شارەکەمانەیەت بتوانین بەردەوام بین بۆ هیوایی بەم شێوەی کە ئێساش هەیە هەر شکوری خواکەین و بەردەوام بین سپاس بۆیەوە کامیێوارێمە بە یەکەوە بردەستە لەگەڵی وایە لەگەڵ دیارە جوانەکەی کاکە نورە مەحموودی منم ڕۆ هیچم نەماوە هەرەوە بێ سپاسی مامۆستا سەلیمی کەمان بکەم چای مازگەم سپاسی ئالانجام بکەم سپاسی کاکە نوراکەم کاکە وەشمان کاکە بورانستار و کاکە ڕێباس و زۆر بەگەرمی بەخێراتنی هاوڕێی هەمیشەی و پشتیوان و کۆڵەکەی سەرەکی بیدایەتی دامەزانی ڕادیۆ گەڕان کاک فەرێدون قاسمەکەم کامڕۆ ساعت و سەردانی کردو بە خێراتنی یەکەم ئەچینە لای دیارەکەی مامۆستا نووری مەحموودی و لای خۆمەوە ماڵاوایی لە دۆستان و خۆشەویستان و بینەران و بیسەرانی میدیاکەم بۆ میوارەیە ئەروەی باڵامە سەروی بێگەورێ و سەروی بێگەرێ خەڵکی کەشاورێ هەوڵاتی نەمێرێ هەوڵاتی نەمێرێ ئەوڕێکم لێدا با دڵم نەمێرێ و باوەڕ نەگێرێ ئەهوو هەناسەم داوێن دەگێرێ و داوێن
بیکە بە خاتر سی جزمەی قورئان سی جزمەی قورئان لە مەزیاتر مەمکە سەرگەردان مەمکە سەرگەردان ئەروەی باڵایەڵار سەروی بێگێورێ و سەروی بێگێرێ خەڵکی کام شاریە هەوڵاتی نەمێرێ هەوڵاتی نەمێرێ ئەوڕێکم لێدام با دڵم نەمێرێ با ئاور نەمێرێ هەنایاسام داوێن و دەگێرێ و داوێن و دەگێرێ